وڵای لێرەوە لیستەکە زوو بڕاتە بەغداد پێم وایە بەخاش زوو بە ئیتیساڵ بم هاتنەوەکەم هیواداری حکوومەتی یاریمی کوردستان پێشەوەی سەری مانگ بێت لیستی موچە ڕەوانەی بەغا بکە بۆی بەغاش پابەند بێ بە ناردنی موچە بۆ موچەخۆرانی یاریمی کوردستان. إلا ما بس شانه يعني حزب براسي أو قناعات بقناعتي من حزناك المشاركة هذه خواه بدري ليه لو والله لو أنا مصلحتي لو يا أبي أنا موشا سا تناقم وأنا هم رجالين ريكوتوني وين ما بلاو كشلكاتي موشكا برتوازاب لك لشانسي موشخور هركز نازنه خسا كان أصلا هركز باوريان بيناك والله هۆکاری ئەم چارەسەر نەبوونە پێشتر سیاسی بووە هەتاکوی ئێستا ئەمڕۆ سیاسی بووە چونکە ئەمڕۆ سوودانی خۆی دانی پیان ناوتی ئەمە سیاسی بووە مۆزوعێتە بەڵام حکوومەتی هەرێمیش خۆی بێ باکی نییە بەو خەڵکە کە موچە هەیە یانی هەوەی مۆزوعەکە خەڵکیش ئیتەوەی لە دەسەڵاتیا بێ کردوێتی بۆ ئەم حکوومەتە بوو خەڵک چێ حکوومەتە ئەوە چێ حکوومەتە حکوومەت چێ ئەوەیە ئەو میلەتە هەڵی بژاردوون دەنگی پێیاون ساچێ پێویستیان بە کەس نییە و ئیتر ئاواکەن وتەوە وەڵای پێیان خۆیان باش بن بۆ میلەتی بە حکومەت بە میلەت ناژی ئەوان غەدر لە میلەت دەستن غەدر لە خۆیانەکەن یازانی کێشەی موچە و کێشەی موچە نییە حکومەت دەوێت پارە نییە بە خەڵک با بزانین حکومەت دەوێت خەڵک وەکو چاوساوا بێ بزانانی بەدەستیانە جینا پارە ئەوەندە زۆرە بڕۆ بە دایرەی مرور یەک سیارە بەس یەک سیارە بەسی تریش 200 دینارە یەکتر لەبەر یارە پڕێکی دەوێتەوە بەڵام حکومەت بە زەمیری وجدانی نییە با بزانین ئەگەڵی زەمیری وجدانی هەبوو ئەوای لەو خەڵقە ناکرد والله ئەوە بڵێم کێ بەرپرسیارە هەمومان بەرپرسیاری هەمومان بەرپرسیارین کەس دەنگ ناکاو خۆمان پەنجەمان بۆ مۆر کردوون و ئەوانیش ئەوەمان یەکەن کە لێمانەکەن والله مامەجان هەر لە بارەی موچە و وڵات و حکوومەت و هەر پرسیار مەکە ئی بۆچی ئێ باشە کاکەجان تۆ ئەڵێ من جارێک و دوان وعدێکم بە تۆ یاکەندەم بردەسەرەوە ئیتر ئەی تۆ بۆ کۆڵم لێ نایێت ها هەر حکوومەتە براگە ئەمە دوو دەسەڵاتەیە دەسەڵاتە دەستیان گرۆ دەقوتی خەڵکەوە هەتاکیت یعنی گەنجێک تا ئێوارە ئیشەکات تا 20,000 پیاگە 20,000 ڕۆحی دەرەچێتەوە هیچێکیش نییە لە وڵاتەیە تۆ بیکەی نە ئیشێکەیە نە کەسابەتێکەیە فەرمانبەر ئەوە تا معاشەکەی بە 2 مانگ نادرێ داواکەین لە خوای گەورە باشیکە ئینشەڵا باشە بێت ئینشەڵا نیەتیان باشە بێ ئینشەڵا